بەناوی خۆ وەکو ئەنجام ناوەڵە ڕازی نەبووین بەڵام وەکو ئاست ماشەڵڵا یاریزانەکان زۆر لە ئاستی پێویستدا بن ئێستا گەلێم دەپرسی کە لە ئاستی پێویستدانە لە بەرچ مەسەلەن ئەنجامەکە یەکسان بوو ئەوە بوو کە ئەمە لە سەرەتای خولەوە هێرش بەر کێشە هێرش بەرمان هەیە هەوڵماندا کە فەرعانی بینی فەرعان هات بەڵام ئەوە بوو کە ڕستقەشکێلە بۆ هات لە خولی ئوردەنی و ڕۆیشت دووبارە هەوڵماندا کەشکەمە لە خولی عراقینا حەیدەر دیسە هەمان کێشەمان هەیە ئیدارەش ڕناوەستی لە بیرەوەدایە کە پێش دەژن چاکردنی ڕاهێنەری هێرش بەرەک بینی لۆی کە چکە خەمی گەورەمان جارێ ئەوە لۆی کە ئەو هەزمانەی کە دەگاتە ناو تیپی یاریگای تیپی خەزم تەرجمەی باش لەوە بکە ئەلحەمدوللا یاریزانەکان هەر سەرتاپا زۆر باش بوون ئەوەش دەبینەکە یانە پێشمەرگە تیپەشی زۆر بەهێزە ینی نزیکە لە نازنا و دراسی ئەومان کرد بوو کە دەبی لەگەڵ یان بکەین ئەلحەمدوللا یاریزانەکە ئەوەی پێمان گوتن تەطبیقیان کرد جێم یەکەم تۆپانەکە قورس بوو هۆردوو لایەنە تایبەتی لە یێری بە ناوەڕاست هۆردوو لە دەماویست گۆرتۆمار بکەین مۆفەق نەبووین لە جێم یەکەم لە جێمی دووەم ڕاست ئێمە هەزمەوە باش دەبردو ئەوانش هەزمەیان دەبردو بە زیارەکە بن بە قەناعەتم عەدالەت بوو بەس دەماتین لە چارەجا ئاخری ئێمە زیاتر بە تەرکیزەوە یاری بکەین بتوانین گۆرتۆمار بکەین بەس پەلەپەلیمان پێوە دیار بوو ئێمە بۆ سێ خاڵ یاریەکە هاتبووین بەڵام دایمەن ئەتووە ئەگەر لە دەرەوە یاریگای خۆ دیاریت کرد ئەگە سێ خاڵەکە دۆ دەستنەینە نقطەچیت باشە بۆ ئێمە توانیمان چکە یانێ برایەتیانەیەکە لە ناو یاریگای خۆی بەڕاستیانێکی بەهێزە لەو یاریگایە ئەلحەمدوللیلا نقاتەکە بۆ ئێمە باش بوو.